منو کەسام هەموو ڕۆژێ هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆمە فرۆشم بۆ کڕینی نانی سبەی. مام خدر کرێکارێکی ژینگە پارێزە. دیمەنی دەستە ماندووەکانی ژیانی سەختی ژینگە پارێزان نیشان دەدات. خوا دەزانێ جارێکی کە تاگەوتم عەشەندانی پارەی کریخانمە قرس کرد. 7,000 کریخان وێدەدەم. با دڵێکی پڕ لە حەسرەتەوە دەڵێ ماوەی 17 ساڵە کرێکاری ژینگە پارێزە و نزیکەی 45 ڕۆژە موچەیان پێ نەدراوە سەرەڕای ئەوەی کارەکانی خۆیان بەبێ کەمتەرخەمی کردووە. ژینگە پارێزێکی دیکە دروشمێکی بەدەستەوە گرتووە و دەڵێت نا بۆ چەوساندنەوەی کرێکاران بەڵێ بۆ پێدانی موچەکانمان. دوو کاپیسێلۆ گڵابێ بووم هەناگە تەقیبە ئەگەر تەقی هاتۆتە دەدم شەوان داچۆتە دەزارمەوە. ئێوە ئیش و کارەکانی خۆتان بەبێ کەمتەرخەمی کردووە کەچی مافەکانیشتان پێ نادەن. ئەرێ وڵای دەرێغیم نەکردووە حەد دەرێغیم نەکردووە ئیشێکەم زۆر بە خاوێنێک 17 ساڵ وێشە دەکەم غایبیش نەبووم تێگەشت کاکەم ڕاقیبم زۆر پیاوە چاک بووە بەس ئەو حکوومەتە ئەو کۆمپانیا زۆری درۆ دەگەڵکردنی زۆری قەدر لێکردوونە نابوو چۆنەوەی کرێکاران بۆ موچەکەمان ئەو ماگە کۆ 13 ڕۆژە لە کات شارانێ من ئەوە 11 ساڵە ئەوی شارکەم کا شاران لە دای کەپسم زڵی ماڵان فرێدەم ئاوی زڵا ماڵان دەڕاتە نادەم کەلاکی سەگ فرێدین هەمووش فرێدین مافەکەشمان پێ نادەن. کرێکارانی ژینگە پارێز لە بەردەم بەڕێوبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕین گرت بوونەوە و ڕێگایان نەدا دەوامی فەرمانگەکە بکرێت. جێگیری بەڕێوبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕینیش دەڵێت هۆکاری دواکەوتن و پێنەدانی موچەکانیان بەهۆی نەمانی پارەیە لە بانکەکاندا. ئەو 6 مانگە تاوەکو ئێستا هیچ پارێکی وەرنەگرتووە لەو 6 مانگی کەماوە لەبەرەوەی کە لە بانک پارەنیە تامە سەرجەم ڕێکارەکانی پێدانی پێشینە و کردنی چەک و نردی بۆ بانکەوانە هەمووی جێبەجێ کراوە بۆ هەموو مانگەکان بەڵام لە بانک پارەنیە هەروەکو چۆن ئاگادارن لە پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕینی خۆشمان کە پارە لە بانکەکان نییە بۆیە ئەو کێشەیە دروست بووە. دوای ئەوەی کرێکارانی ژینگە پارێز لە بەردەم بەڕێوبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕین گرت بوونەوە و ڕێگایان نەدا دەوامی فەرمانگەکە بکرێت بەڵێنی خەرجکردنی موچەی مانگی ڕابردوویان پێدرا بەپێی زانیاریەکانی پێیامیش ئەو پارەی لە بانکەکانی دەڤەرەکەدا هەیە تەنیا بەشی موچەی نیوەی ژینگە پارێزان دەکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.